بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخوشويستانم لزنجير بابتي آل بيتي پیغمبرها صلى الله عليه وسلم جيان بسر أبين. لدرسي بيشوا باسي إمام رضا من كرت يا علي الرضا أو إمام رضايا كأستلا مشهدها هاي لإيران. ولو أتشي كم كز لأهل السنة زانبتيان أو يكلا بيا وزور بقدر كان أهل السنة جماعة يكلو كسانيك لمساري سياسية تاكا كسيك كبران بركان خلافتيان بيشكش كربيتو. آل بيتي بيغمر صلى الله عليه وسلم خلافتيان بيشكش كربيتو بران بركان، وكو سيدنا حسن كدايتي با سيدنا معاوية. بلام هيش كسيك نبو لخارج آل بيت وخلافة تسيمك بآل بيت إلا مأمون نبكاتك خلافتي بيشكش كربة علي الرضا بإمام رضا. ديار إمام رضا خزاني كتشي مأمونة ناوي أم حبيبية. لو خزانة منالي النية خزاني تريشي هي لخزانة كان يتر منالة كان هي تنال أفرمون بويا بي أوتري الرضا لبر أويك مأمون أو ناوي لنا تيتو كسيكي كآل عباس وآل علي هردوك بتو الرازين بويا بي أوتري إمام رضا. وحتى ناوكشي أهل السنة بويان دانا يجربتي بالشيعة والنية راس الشيعة بإمامي هشتمي خواني أزانا بلام هجربتك بوان والنية. كاتيك لبنجابين صالية وفاتك يكيك لكركاني منالة هشتا. طبعا كاتيك مدينة بجيئه يالي كريك هي بناي محمد حوصالة بعمري. هندي الرواية كان ألين لهش صالية أبو أو وفاتي كلو هندي ألين للنوب وهندي ألين للدب. مهم بالغ نبو بو أم كرة وعلي الرضا إمام رضا وفاتي كرت كيف خنا جاقي لشويني أم ديار أم كرة شايستي أبو ويبيخنا شويني نقباي بابلن أو كاتا آل بيت كو أبنه. طبعا آل بيت فكريك لناوي أنا هبوة وتأتي لو كاتا فكري نقباء هندي كسبون زور تايبدبون هميشه لخويا نزيك كردونتو. چون هيكلي دولتك دروس أبي كومالي وزيري هي وهريك كاري خوي أكا نقباء بوشوازبون دوانزن نقيبيان هبو هريك لم إمامنا دوانزن نقيب شون كوتي تايبتي خوي هبو نزيك كان هريك لنا أو نشاط شندين كسب دوريو هبو بوين نقباء كوبونا وآلي بابلن الرضا على الرضا كوبونا وكتشيب كان شون كيشكل خالك لفكري جعفريته إمامات يا البابلن لفكري الشيعية إمامات نابي بدري بكسيك بالغ نبوي بويا هاتن آل بيت بيريان كردو كتشيب خنا شويني اللي رابونا دو فرقة كان بيان أوتري واقفية أو جماعة بون كوتي النابي بهيش شوازك إما لموسى كاظم بين خوارتر إما تنها أوانا من هي حتى علي الرضا شين قبول نبو وتيان تا إمام موسى كاظم بس إما حود إمام من هي بويا واقفية كان فرقية كان لفرق الشيعة كاعتراف بحود إمامه كان يسن ماون. كاتك آل جعفر بابلين همو كوبونا ويان بابلين علوية كان كوبونا علوية كان بو مصطلحي أو زمان نقبز مصطلحي أم زماني أمره هاتن كوبونا دو سطو حفتاو شوار كسي زور تايبد بون كأمان بريار أدن لسر أو شصتو شوار ينبون واقفي وتيان نابي بهش وازي أمنا الله بكريتا جنشيني باوكي أواني ترهمو برياري عندك إيكينا جنوشيني باوكي بويا أو شصتو شوار أبنا فرقيكي تايبد كبيرتي فرقي واقفية
زۆر بابەت لەسەریان باس کراوە چونکە شەرط لە لای ئەوان شەرطی ئیمامەت بلوغە و لەسەریشی ئەوەستن ئەمانی تر وتیان نە شەرط تەنها بلوغ نییە شەرط ڕوشدە ڕوشد لەگەڵ باڵغا فەرقی هەیە جاری وایە مناڵێکی زۆر بچووک ئەبینی ڕاشیدە عەقڵی بە هەموو شتێک ئەشکێ دەرک بە هەموو شتێک ئەکا ئەڵێن جاری وایە ئینسان ئەگاتە 40 ساڵی اینجا بێتە ڕەشید جاری واشەیە لە مناڵیەوە بۆتە ڕەشید بۆیە ڕوشد بابەتێکی زۆر گەورەیە حتى ڕشتی سیاسی ئێستا باسەکرێ ڕشتی اقتصادی و ڕشتی عسکەری والحاڵ ئێستا و مصطلحە بۆتە مصطلحێکی جیهانی بابەتی ڕشتیەت فکرەی دووەم لە شیعە با بڵێن یان لە ئال و بەیتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بیریان لەوە کردەوە کە ڕشد گرنگە نەک مەسئلەی بلوغ بۆیە هاتن 80 زانایان هێنا بۆی ئیمتیحانی ئەم مناڵە بکەن کاتێک کە لەگەڵ دانیشتن وتیان فعلا ئەمە هێزی بنەماڵەی ئال و بەیت لەناو ئەم گەنجە ئەبینرێ بۆی ئەوانی تر هەموو بڕیاریاندا کە بە ئیمامی نۆیەمی خۆیانی قبول بکەن بۆی ئێستا لە فکری شیعەیە با بڵێن باسی ئەوە ئەکرێ کە ئیمامی نۆهەم بریتیە لە محەممەد الجەواد ئەبەو ناوە ناو ئەبرێ محەممەد الجەواد بریتیە لەم مناڵی کە عەرزم کرد لە ساڵی 195 لەدایک بووە 195 هیجری لە 220 وفاتی کردەوە تا عمری 25 ساڵ بوو ئەم گەنجە لە 25 ساڵی تەنها ئیتر تاوە کۆتایی پێات و وفاتی کردو لە مەدینە لەدایک بووە لە مەدینەش پەروەردە بوو گەورە بووە عەرزم کردن کە مەئمون لەگەڵ ئیمام ڕەزایە زۆر پەیوەندێکی گەورەیان هەبوو دوای ئەوەی مەئمونیەتەوە بەغدا کۆنتڕۆڵی بەغدا ئەکاتەوە خبر ئەنێرە بە تایبە ئەڵێ محەممەدم بۆ بێن بۆ بەغدا محەممەد لە ماڵی مەئمونە گەورە بووە و مەئمون کچی دووهەمی خۆی ئەداتی طبعاً کچی یەکەمی ئومو حەبیبەی داوە بەکێ بە باوکی بە عەلی ڕێضا کچی دووهەمیش ئەدا بەکێ ئەدا بە محەممەد الجەواد ئەمە کە عەرزتانەکەم محەممەد الجەواد کە کچی دووهەمی ئەهێنێ ئەمە دایکی خۆی نییە وەکو بڵێ با بڵێن پوری خۆی نە ئەبۆ شێوازە نییە وەکو وایە کەسێک دوو کچی هەبێ بیدا بە باوکو کوڕێک دروستە بەڵێ دروستە لە فقهی ئیسلامیەوە کێشەیەکی نییە دروستە باوکو کوڕ دوو خوشک بێنن لە فقهی ئیسلامی بۆیە ئەم ئافرەتە ناوی ئوم الفەضلە ئەم ئافرەتەی پێ عەتا کرد و خێزانی یەکەمی محەممەد الجەواد بریتیە لە کچی مەئمون بەڵام لەو هیچ مناڵێکی نەبووە دواتر خوای گەورە مناڵی پێ عەتا کرد لە جاریەیە کە ناوی سومانەیە هەموو مناڵەکانی محەممەد الجەواد لەو ئافرەتەیە نەک لە ئوم الفەضل دوایش کە باسی ئەەکەین عەلی الهادی کە لە ئەولادی ئەو ئەبێتە ئیمامێکی تر ئەوانە هەمویان لە ئەولادیکەن لە ئەولادی سومانن کۆمەڵە نازناوی زۆر تایبەتی هەیە پێ ئوتری الجەواد واتە زۆر سەخی محەممەد التەقی محەممەدە خواناسە تەقی الزەکی پاکەکە القانع بە قەناعەتەکە بۆیە ئیبن تەیمیە لە وەصفی محەممەدی جەوادە ئەفەرمێ محەممەد الجەواد ئیمام محەممەد جەوادە ئەفەرمێ كان من أعيان بني هاشم فرميك لو جنجانيك ديار لنا بني هاشم وهو معروف بالسخاء معروف ومشهور بويك سخاوتك زور جوريها بوا ولهذا سمي الجواد هربوا يبيان وتراوى بي وتراوى الجواد بي وتراوى محمد الجواد أو إمام بوا أنسرته محمد يقول طلحي الشافعي أفرمي فهو وإن كان صغير السن فهو كبير القدر ورفيع الذكر أفرمي لقل أو عمري كم بو منال بو بلام كبير القدر قدري زور قوربو وذكر نوبانجي زور زور قوربو بي وتراوى أبو جعفر الثاني مأزين أبو جعفر يكم محمدي باقرة بيشتر باسمان كردوها أميش هر كنيكي بريتيا لأبو جعفر بويا بي وتراوى أبو جعفر الثاني لروي كنيكو إمام زركلي أفرمي كان رفيع القدر كأسلافه ذكيا طلق اللسان قوي البديهة أفرمي قدري زوز وقورب وهروك أسلاف كان سلفي صالحي خوي ذكيا زور زيرك بو طلق اللسان الزمان زور روان بو طبعا خوي قوره هندكس زمان رواني كتابتي أداتي لكاتي خوي لشويني خوي قصي خوي أكا
أفرمي قوية البديهة بداهتك زور بهێزی هەبوو زوو لە شتەکان تێئەگەیشت زوو جوابی ئەداوە یەکێک لەو داستانانەی کە لێ ئەگەڕنەوە ئەڵێن کە لە بەغدا بوو جارێکیان مەئمون بە شوێنێکە ڕۆژ کۆمەڵە مناڵ پێکەوە یاریان ئەکرد ئەم داستانە بۆ زۆر کەس گێڕاوەتەوە بۆ با بڵێن محەممەد الجەواد ئیمام محەممەد الجەوادیش گێڕاوەتەوە ئەفەرمێ کاتێک کە لێوە تێپەڕی مەئمون هەموو مناڵەکان ڕایان کرد ئەڵێ ئەو مایەوە ئەڵێ ئەوش حەزی کرد بیدوێنێ ئەیزانی ئەمە باوکی زۆر ڕەفیقێتی و ئیمام ڕەزا زۆر ڕەفیقی بوو پێوت ئەی گەنج تۆ بۆ ڕاد نەکرد فەرموو یەکەم طریقەکە زۆر ڕێگاکە زۆر تەسک نییە جێ هەردووکمان نەبێتەوە جێ هەردووکمان نەبێت تۆش توانی بڕۆت منیش دەتوانم لێرا بم دووەم هیچ گوناهێکیشم نەکردەوە وەلەیسە لی ذەنب فەأخشاک گوناهێکیشم نەکردەوە تاوەکو لە تۆ بترسم والظن بك حسن ئەی ئەمیر ئیمانداران و خەلیفە مسلمانان دائیمەش خەڵک گومانی باش بە تۆ ئەبا أنك لا تضر من لا ذنب له قد ئازاری کەسێک نادەیت و نابێتە عەزیەت بۆ کەسێک کە هیچ گوناهێکی نەکردبێ ئەفەرمێ ئەمەن دە کەلیماتەکانی پێ جوان بوو ئەڵێ ئیکرامێکی زۆر گەورەی کرد لەسەر ئەمە ئەم کەلیماتانە جوانانەی کە بەکاری هێنا ابن حەجەری هەیتەمی ئەمەی نەقڵ کردووە لە حەقی کێ لە حەقی محەممەد الجەواد تصور كان أم قوتي بديهة لجوابدانوا زور جرنجة لهركسك هاد أهل سنة وجماعات زور كان باسي علمي أم بيوان كل لقل باسي الروايات كان عند الروايات أم باس كردو ولا الروايات كان بريكي زوري ضعيفة أو الرواياني كهن أو سنداني كهن سند كان زور قوين بلان بقشتي باسي علمي أم نكردوا مثلا وكو إمام رضان نية وكو موسى كاظم نية وكو إمام جعفر نية مثلا وكو أنا نية بەڵێ پلەیەکی باڵای علمی هەبێ مەسەن لە جیهانی ئیسلامییان زۆر کەس لە جیهانی ئیسلامی بوو بێتە تەڵەبەی ئەفەرموون لەبەرەوە عمری مەجالی ئەوەی نەدا لە 25 ساڵیە وەفاتی کرد کۆمەڵی ڕیوایەت کردووە یەکێک لە ڕیوایەتەکان لە خزمەتانە باسەکەم کەچی بەم سەنەدە کە هاتووە لە محەممەدی جەوادەوە کە لە وەفیات الأعیانە هێناوێتی ئەو ڕیوایەتە ڕوایەتەکە ضعفێکی تایە بەڵام لە چەندین ڕۆ ئەو ڕوایەتە بەهێز کراوەتەوە بۆیە ئەچێتە پلەی حەسەن لغیریه ئەفەرمێ ئیمامی عەلی ڕوایەتێک ئەکا بە سەنەدی خۆی تا ئیمامی عەلی ئەفەرمێ بەعەثەنی رەسوول الله صلی الله عليه وسلم إلى اليمن خۆشەویستی دڵمان منی نات بۆ یەمەن فقال لي وهو يوصيني وصيتي بۆ ئەکردم پێیوتم يا علي ما خاب من استخار أي علي أو كسيك استخارة أكا لكارو بارا قرنقكانيا قد توشي أو نابك سل الشواوي الرويتيناك بابتي استخارة بابتي كي زور قوري لشريعتا إنسان هر كارك بوية تبيشوا چند رقايق قريتا بر يكم سيدي ضلي أكا بزاني ضلي أو يبو أبيت أو شتأتواني بكا يا ناتوان دوم عقلي بريار أدا آيا أبي يا نابي سهم شورتك لنا وخلقها أشتا باشا يا خرابة شوارم دور كان نيجي استخارك اتراو بو كارو كسابته بو جنهنانه بو خويندنه بو هم شتي كي جيان افرمت شلون سورتي كي قراني فيره كردين او بو شوازه پیغمبر صلى الله عليه وسلم نيجي استخاره فيره كردين كزوزو بيك كلا سنه فراموش كان انسان بلا زورك لكاركاني لامركاني ام سنتي جبجه كردبه دواتر أتوان سير كان مثلا شوازي نيجي استخارة ودعاء كي كامية وأنا قرنجة إنسان مسلمان ولو جاري كيش بالجيانة تاقي كردبته وسكو سنتي كي قوري شندين كتابيتيان وسراو أفرمي أم كسيك استخارة أكا طبعا دوام مشورت بخلقي أكات استخارة برز بخوا يعني خواهي جان تو خود خيرك أزاني لكوي داني بيكم يانيك اترتو هر كامي كان هاتردتو هلا خيره اشتكبو هلا خيره نبو هلا خيره اگر استخارت كردبه افرمي ولا ندم من استشار هر كسي استشاره بك بخلقي قد بشيبان نابت ام روايته كيبو من روايته محمد الجواد افرمي او كسي استخارك قد بزايا نار أو كسيك استشارك قد بشيمان نابته كبرسيال لخلقك قفتو لقال خلقك لدواي أما اشتكي زور قرنق باسك أم فرمايشتا أفرمي يا علي عليك بالدلجة فإن الأرض تطوى بالليل
بابەتێکمان هەیە بابەتی شەوڕەوی یا بەرەبەیان زوو ڕۆیشتن بۆ سەفەر سنەتێکی زۆر گەورەیە. ئینسان سنەت وایە ئەگەر سەفەری لە ڕێ بوو بەیانیان زوو سەفەرەکە بکە، خۆی تەخیر نەکە. بۆیە چەندین ڕوایەتمان هەیە، ڕوایەتێکمان هەیە کە صحیحە، ئەفەرمێ عەلەیکم بالدولجەتی. دولجە لە بینی تاریکی و ڕووناکیە، لەو کاتە سەفەرکە. عەلەیکم بالدولجەتی، ئەلەو کاتە بڕۆ سەفەرەکەت بکە. ئەفەرمێ فإن الأرض تطوى بالليل، سەفەری شەو نزیکە. تطوى بەمعنای لول ئەبێت، زەوی بچووک ئەبێتەوە، زووتر ئەگەیتە شوێنی مەطلب و مەبەست. لە فەرمایشتێکی ترە لە موسلیمە هاتووە فەرمێ من خاف ئەدلەجە ومن ئەدلەجە بەلەغ المەنزل. هەر کەسێ بترسێ زوو خۆی کۆ ئەکاتەوە شەو دەرەچێ، پێش ئەوەی ڕۆژ بێتەوە سەفەرەکەی ئەکا. هەر کەسێکی زوو دەرچێ حتمما ئەو کەسە بەلەغ المەنزل، ئەگاتە مەنزڵی خۆی، زوو ئەگاتە مەنزڵی خۆی، ئیش و کاروبارەکانی جێبەجێ ئەکا. ئەمەش بەشێکی ترە لە فەرمایشتەکەی کاتێکە ڕوایەتی ئەکا بۆمان محەممەد الجەواد. لە ئەخیری ڕوایەتەکە فەرمێ یا عەلی ئوغدو بسم الله، هەمیشە هەر سەفەرێ ئەکەی، ئیشی ئەکەی، ئەجوڵێ ئێستا سەفەرەکەی بۆ یەمەن، بە ناوی خواوە بڕۆ. فإن الله بارك لأمتي في بكورها، خوا جل جلاله بركتي بسر بربياني أمتك ما باراندو. بۆی هەرچی کارێکی خێر هەیە ئینسان بەرەبەیان زوو بڕوا بەدەمیەوە. چەندین فەرمودەمان هەیە باسی بەرەبەیان ئەکا لە کار و کەسابەتە، لە ئیشە. تەسەووڕکەن یەکێک لە فیتنەکانی ئەم شارەی ئێمە بەیانیان بڕۆتان نزیکە سەعات 9 هیچ دوکانێک نادۆزیتەوە، درەنگانێک دوکانەکرێتەوە، زوو دوکان دائەخرێ. وهەڵەیەکی زۆر گەورەیە. بەرەکەتی خوا لە ئاسمان، تاوان بەرەکەت تاقی نێ بەسەرەوەی زۆر ئەفرۆشی یا کەم ئەفرۆشی. بەرەکەت سڕێکی بینی عەبد و خوایە. ئەفەرمون زیادەتون بئەمرین خەفی، شتەکەت بۆ زیادەیە بە دەستێکی پەنهانی شاراوە. ئەم بەرەکەتە زۆر گەورەیە. لەم ڕیوایەتە هاتووە کە پێغەمبەریان صلی الله علیه وسلم ئەفەرمێ خوا بەرەکەتی بۆ ئومەتەکەی من، ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەرەکەتیان لە بەرەبەیانە. بەرەبەیانی زوو گورج و گۆڵ، تون و تۆڵ هەڵەسن، ئەڕۆن بەدەم کاروباریانەوە. ئەم ڕیوایەتە ئیمام محەممەد الجەواد بۆ ئێمە ڕیوایەتەکە. ئێمە لەگەڵ ئالوبەیتی پێغەمبەر صلی الله علیه وسلم مامەڵەیەکی مەحەبەتی زۆر گەورە ئەکەین. تەسەووڕکەن ئەهلی سنەت و جەماعات بە حەیاتی و ئەبەدەن ڕقیان لە یەکێک نەبووە لە سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم یا لە ئالوبەیت. بۆ ئیمامی تەحاوی لە عەقیدەکەی ئەفەرمێ ومن أحسن القول في أصحاب رسول الله صلى الله عليه وسلم وأزواجه الطاهرات من كل دنس وذرياته المقدسين من كل رجس فقد برئ من النفاق. أفرمي هر كسيك باش برامبر بأصحابي پیغمبر صلى الله عليه وسلم بڵێت، باش بەرامبەر بە خێزانەکان پاکەکانی بڵێت، باش بەرامبەر بە زوڕیەتە مقدسەکانی بڵێت، گەورە و بەڕێزەکانی بڵێت فقد برئ من النفاق، ئەو لە نفاق ڕزگاری بوو. ئەهلی النفاق هەمیشە طعن لەمانە ئەدەن. بزانین مامەڵەی ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆنە لەگەڵ یەکترایە لەگەڵ ئالوبەیتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. داستانێکمان هەیە لە بینی زەیدی کوڕی ثابت لەگەڵ ئیبن عەباس، ئیبن عەباس لەگەڵ زەیدی کوڕی ثابت. زەیدی کوڕی ثابت یەکێکە لە عولەمای سەحابە، زۆر کات بە زەیدی کوڕی حارث باسەکرێەوە هەڵەیە. زەیدی کوڕی ثابت ئەفەرمە جارێکیان زەیدی کوڕی ثابت لە خزمەتی ئیبن عەباسا بوو، ئەڵێ هات ئەسپەکەی ڕاگرت بۆ ئیبن عەباس، ڕەشمەی ئەسپەکەی بۆ گرت، دەستی ئیبن عەباسی ماچ کرد، وتی سوار ئەسپەکە بە. پرسیاریان لێکەوتەوە بۆ ئاوا مامەڵە ئەکەی لەگەڵ ئیبن عەباسە؟ فەرمووی ئاوا فێرکراوین بە ئەدەب بین لەگەڵ ئالوبەیتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. عالمێکی زۆر گەورەی وەکو زەیدی کوڕی ثابت دەستی ئیبن عەباس ماچەکە، ڕەشمەی وڵاغەکەی بۆ گری، ئەڵێ سەرکەوت، ئاوا فێرکراوین. جارێکتر ئیبن عەباس زەیدی کوڕی ثابت ئەبینێ، ڕەشمەی وڵاغەکەی ئەگرێ، دەستی ماچەکە، سوار وڵاغەکەی ئەکە، ئەڵێن بۆ وا مامەڵەی لەگەڵا ئەکەی؟ ئەفەرمێ ئاوا فێرکراوین لەگەڵ عولەمایە مامەڵە بکەین. ئالوبەیت ئاوا مامەڵە ئەکەین لەگەڵ عولەمایە
علەماش ئاوا مامەڵە لەگەڵ ئال و بەیتە ئەکە بۆیە هەر یەکێک لەم ئیمامانەی کە باسی ئەەکەین ئیمامی ئەهلی سنەت و جەماعەتن سەری ئەوە مەکەن ئەمڕۆ فیرقەیەکی ضالە مەسەلەن زیادەڕەوی لە حەقیانە ئەکا ئێمە حەقمان بەسەر ئەوانەوە نییە ئێمە حەقمان بەسەر فیکرە ئیسلامیەکەی خۆمانەوە هەیە ئێمەی ئەهلی سنەت و جەماعەت ئەبێ زۆر بە احترامی لەگەڵ ئال و بەیتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەشێکە لە عەقیدەمان بەشێکە لە نەبوونی نیفاق تیامانە زۆر گرنگە لەگەڵ ئال و بەیتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە دڵ مامەڵەکەین بە خۆشەویستی مامەڵەکەین ئەم ئیمامانەی کە عەزم کردن هەریەکێکیان قودوەیەکە بۆ ئەهلی سنەت و جەماعەت هەریەکیان ئیمامێکە و ئیمامەکانی تر لەناو ئەهلی سنەت و جەماعەتە چۆن لەگەڵ ئیمامێکی زۆر گەورەی ئەهلی سنەت و جەماعەت مامەڵە ئەکرێ لەگەڵ ئەم پیاوانەش کە ذیکریان ئەکەین و ناویان ئەهێنین مامەڵە ئەکرێ داوامان لە ذاتی پاکی پەروەردگار خوایە بە ڕەحمەت و بەزەی خۆت ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خوای گیان عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە گوناهانێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهانێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهانێ نەمان زانی کردمان عەفومان کە گوناهانێ زانیمان و زیادەڕەویمان کرد عەفومان کە یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا رب العالمین یا ڕەبی خوایە لە فتنی ئەم زەمانە بمان پارێزە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە موسڵمانانی جیهان لە زەحمەتی زۆر گەوران لە هەر سوچێکی ئەم سەرزەویە ئەگری ئەهلی سنەت و جەماعەت لە زەحمەتیان یا ڕەبی خوایە بەهانامانە وەرە یا ڕەبی خوایە لەم میحنەت و زەحمەتیانە ڕزگارمان کە دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا رب العالمین یا ڕەبی خوایە سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەنە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ناومە لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەنە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ ئال و بەیتی ئەوە حەشرمان کە یا رب العالمین محەبەتی ئال و بەیتی ئەو لە دڵمانە زیاد کە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە بمانگێڕە لەو عەبدانەی کە دڵیان یەکە لە ڕزقی یەکە لە ڕقی بچووکی تیانە بەرامبەر بە هیچ یەکێک لە ئەصحاب و ئەتباع و ئەتباع و بە ئەولیا و عولەمای ئەم ئومەتە یا رب العالمین یا ڕەبی خوایە بمانگێڕە لەو عەبدانەی کە بە ئەهلی حوب ئەناسرێنەوە یا رب العالمین خوایە دڵمان دامەزراو کە ڕوحمان ئاسوودەکە یا ئیلاهی لەت ئەپاڕێنەوە لەت ئەلاڵێنەوە بە کەڕەمی خۆت مامەڵەمان لەگەڵاک یا ڕەبی خوایە بە گوناهەکانی خۆتمان لەگەڵا مەکە یا رب العالمین بەخوا پەروەردگارە شەرمەندەین ئەوەندە گوناهمان بەرز کردوێتەوە بەڵام ئەزانین یا ئیلاهی تۆ زۆر بە ڕەحمی لەگەڵمانە بۆیە جورئەت ئەکەین لە گوناهەکان نزیک بینەوە بەڵام یا ئیلاهی داوات لێ ئەکەین تۆ بە گەورەی خۆت لە گوناهەکان دوورمان خەرەوە دروستمان کە بۆ دینەکەت دروستمان کە بۆ خزمەت پەنامان بدە لە گوناه و عصیانەکان یا ڕەبی خوایە ئارامی بخەرە دڵمان یا ئیلاهی ئارامی بخەرە ماڵمان ئارامی بخەرە وڵات و نیشتیمانمان ئارامی بەسەر ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببارێنە یا ڕەبی خوایە تۆ خۆت ئەزانی یا ئیلاهی ئێمەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بێناسترین ئومەتین لەم سەرزەویە بەخوا هیچ چارە و هانایەکمان نیە تەنها تۆ نەبی خوایە هانامان هێناوە بۆ لای خۆت بۆ لای تۆ یا ئەکرەم الئەکرەمین دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە دەرگای ڕەحمەت بەسەرمانە بکەرەوە دەرگای بەزەیی بەسەرمانە بکەرەوە دەرگای نەسرەت بەسەرمانە بکەرەوە دەرگای ڕزقی حەڵاڵ بەسەرمانە بکەرەوە دەرگای سەحەت و لەرساغی بەسەرمانە بکەرەوە یا ڕەبی خوایە دەرگای علم و عەمەل و ئیخلاص بەسەرمانە بکەرەوە یا ڕەبی خوایە دڵپاکمان کە ڕوحمان ئاسوودەکە دامەزراومان کە لەسەر ئەم دینەت یا رب العالمین خوایە بە ئیسلامەوە بمان ژێنە بە ئیسلامەوە بمان مرێنە ئیلاهی بە دین و ئیسلامەوە یا ئیلاهی زیندومان کەرەوە خوایە داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و ڕەحمەتی خۆت کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنەوە ئەم دوعایەمان قبول کە یا رب العالمین خوایە سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەێنە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی داوات لێ ئەکەین محەبەتی دڵی ئێمەی پێ بگەێنە اشتیاقی دڵی ئێمەی پێ بگەێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە ئەم ئیماندارانەی لەم ماڵی تۆیان خوایە تۆ خۆت ئەزانی ئەهلی دوعان ئەهلی سوجدەن ئەهلی ڕکوعن لە بەردەم تۆیە دا ئیلاهی هەر دوعایەکە ئەیکەن هەر پاڕانەوەیەکە ئەیکەن لەم ڕەمەزانە هەر جارێ دەست بەرزەکەنەوە یا ئیلاهی تۆ دوعاکانیان گیراکە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە کەڕەم و ڕەحمەتی خۆت دڵی مسلمانان یەکخە ماڵیان یەکخە بەهێزیان کە لە بەرامبەر کافرانە دروستیان کە یا ئیلاهی هانامان بۆ لای تۆ هێناوە داوات لێ ئەکەین بە کەڕەم و ڕەحمەتی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی مردوەکانمان ببوورە
لقناهي خزان وهوسر منال وشمان تروج قيامة ببورا يا ربي خويا داوال لي أكين شي شاكي دنيا همومن في عطاك شي شاكي آخرة يا إلهي هرهمان في عطاك يا رب العالمين شي خرابي دنيا يا خويا بنا أقرين بتو لهرهموي شي خرابي آخرة يا إلهي بنا أقرين بتو لهرهموي بنا أقرين بتو لعزاء بقبر بنا أقرين بتو للزليلي من لكاتي محاسبة إلهي بنا أقرين بتو لآقرت خويا بنا أقرين بتو لتوري وخشمت يا إلهي داوال لي أكين بكرمي خلو عبدان من قبولك كليان راضي أبي خويا لمن راضي به خويا لمن راضي به خويا لمن راضي به يا أكرم الأكرمين يا ربي خويا داوال لي أكين بكرم ورحمتي خذ أم دعانا من لي ورقروا ما يدروا بسرمانا يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خويا يقول لقناه من الشيء أجبوري خويا لمن قبولك